بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش، هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ شەممە 27 مانگی جۆزەدانی 1402 هەتاوی ڕاستەوخۆ لە خزمەتانداین بۆ ئەوەی کە ئەمڕۆ بابەتێکمان هەیە لەسەر بارودۆخی ئێستای کوردستان و ئەرکی هێزە سیاسیەکان و دوومیانی خۆشەویستیشمان هەیە. بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست ئێوەش دەتوانن لەم قسە و باسی ئەمڕۆماندا بەشدار بن بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان دادی بینن. ئێوە دەتوانن پەیام و ڕاو بۆچوونی خۆتان باس بکەن یا پرسیارێک ئەگەر شتێک بوو بینێرن بۆمان، ئێمەش لەگەڵ میوانانی ئازیز لێخێنە بەر باس و لێکۆڵینەوە. هەر وەک ئاگادارن بارودۆخی ناوچەکە بەگشتی و ئێران بە تایبەتی زۆر ئاڵۆز و پڕ لە ئەگەری جۆرا و جۆرە بۆ داهاتوو ڕوودانی ئاڵوگۆڕ. ئێران سەرڕای ئەو گشتە کێشە و قەیرانە نێوخۆیانەی داوێنگیری بووە، دەست لە گرتن، زیندانیکردن یان ئەعدامی نێران و کەسانی تر بە بیانی جۆرا و جۆر هەڵناگرێت. خەریکی ئاژاوەگێڕیە لە ناوچەکەدا بە هاو ئاهەنگی لەگەڵ دەوڵەتانی تری داگیرکەری کوردستان، خەریکی پیلانگێڕیە دژ بە خەڵکی کوردستان، دەستکەوتەکانی لە هەرێمی کوردستان و بۆ شارخستنە سەر حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی جێگر لە کوردستانی عێراق و شێواندنی ژینگەی سروشتی ناوچەکە بە بیانووی بوونی نێرانی لە دارستانەکاندا. سەرڕای ئەم بارودۆخەش دژایەتیکردن و یەک هەڵوێست نەبوونی حیزبەکانیش کێشەیەکی ترە. ئەمانە و هێندێک بابەت و پرسیاری تر لەگەڵ هەردوو میوانی بەڕێز و خۆشەویست کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆماندا بەشدارن هاوڕێیان بەڕێز کاگە ڕەفیق حسەین پەناهی هەڵسوڕاوی سیاسی و کاگە ئاکۆ ئەنوەری ببورن، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا دەیدەینە بەر باس و قسەکردن. بەڕێزان کاگە ڕەفیق و کاگە ئاکۆ هەردوو لا زۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس بەوەی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆماندا بەشدار بوون و ئامادە بوون. بەڵێ سەرەتا منیش سلااوم هەیە لە خزمەت ئێوە و بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تیڤی و هەروەها کاک ئاکۆی خۆشەویست میوانی بەرنامەکەتان. منیش لە خزمەتانە. زۆر سپاس. منیش ڕێزسلااوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، هەروەها بۆ کاک ڕەفیقی ئازیز و خۆشەویست. خوشحاڵم کە لەم بەرنامە پێکەوە ئەم باسە لێکۆڵینەوەی لێک. بەڵێ زۆر سپاس بەوە هەردوو بەڕێزان کاگ ڕەفیق و کاگ ئاکۆی مەش خۆشحاڵین کە بەشدارن لەم بەرنامەیەدا. با لە کاگ ڕەفیقەوە دەست پێ بکەین. کاگ ڕەفیق، خۆتان ئاگاداری بارودۆخی ئێستای کوردستان هەن، پێم باشە بزانم هەڵسەنگاندنی ئێوە لەسەر بارودۆخی ئێستای کوردستان چییە؟ چۆنی دەبینینەوە؟ بەڵێ جارێکی تر سلااوم هەیە لە خزمەت ئێوە و هەروەها بینەرانی خۆشەویستان. یانە لێکدانەوەی بە تایبەتی بارودۆخی کوردستان بەگشتی و ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی پێویستی بە تایمێکی یەکجار زۆر هەیە، بەڵام ئەوەی لێرە گونجاو بێت ئاماژەی پێ بدەین بە بڕوای من پاش کەسبوونەوەی شۆڕشی ژینا کۆماری ئیسلامی وەخۆ کەوتووە لە ناوچەکە، بە تایبەتی لە دەرەوەی خۆی خەریکی ئەوەی فارسواتنی تەنەشزۆداییە وەک خەریکە مۆناسباتی خۆی لە دەوروبەری خۆی لە ناوچەکە خەریکە تەنزیمە کاتەوە و دنیا هێوەرە کاتەوە بۆ ئەوەی لە ناوخۆوە سەرکوتی ئەم شۆڕش و ئەم بزوتنەوە گەورەیە بکات. وەکیش دەبینین بە تایبەتی گوشارەکان ئەو جێگایی کە هەڵەگەڕێتەوە بۆ سەر خەڵک لە ئیعدامکردن، لە گرتن، لە تۆقاندن، لە هەڕەشە و بڕەشە و لە هەموو شێوەیەک کەڵکی وەرگرتووە لەو ماوەیە بۆ ئەوەی پێش بەم شۆڕشە بگرێت. دەزانین کە شۆڕشی ژینا شۆڕشێکی یەکجار بەرین و بەرفراوان بۆ من بەش بە حاڵی خۆم دەتوانم ئەوە بە قەتعیەتەوە باس بکەم لە مێژووی لانیکەم 100 ساڵی ئێران بەملاوە هیچ شۆڕش و هیچ سەرهەڵدانێک بەقەدر شۆڕشی ژینا هەمەگیر جەهانگیر و بە ناوەڕۆک مۆدەرن و پێشکەوتوو نەبووە. ئەمە کولی پایەکانی کۆماری ئیسلامی هێنایە لەرزە و بەڕاستی کەلێنێکی گەورەی خصوصا نێو کۆماری ئیسلامی چ بە لەحاظی مەشروعیەتەوە کە دەسەڵاتەکەی بردووەتە ژێر پرسیار، چ لە ڕووی کولتوری و فەرهەنگی و سیاسی و ئەوانەوە پاشەکشێکی گەورەی بە کۆماری ئیسلامی کردووە. بۆیە کۆماری ئیسلامی لەم بارەوە هەوڵەدا کە خۆی کۆبکاتەوە و ئەم شۆڕشە سەرکوت بکاوە باسم کرد. بۆ ئەمەش دەزانین هەمیشە بە تایبەتی چۆن شۆڕشی ژینا لە کوردستان سەری هەڵدا و تەبیعەتەن کوردستان مەکۆی
ئەم ئاخێزە گەورەیە بوو کوردستان توانی ئەو پۆتانسیێلە گەورە مێژوویەی خۆی لە شۆڕشی لە مانگەکانی ڕابردووە ڕوو بە دنیا و ڕوو بە کۆماری ئیسلامیش بروز بدات. ئەمە وای کردووە کە کۆماری ئیسلامی زۆرتر زەخت بکاتە سەر کوردستان و هێرشەکان بە تایبەتی ئەو جێگایە کە بە سەختەفزاری بە میلیتاریزەکردنی کوردستان و هێنانی هێزێکی بەربڵاوی ئەسکەری و نظامی بۆ سنوورەکان و هەڕەشە و گۆڕەشە و فشارهایەکی قانونی لەلایەن دەوڵەتی عێراق لەلایەک و لەلای تریجەوە بەهێنانی چەکی قورس و ئەو هەڕەشانەیە کە لەلایەن فەرماندەهان و مەسئولینی کۆماری ئیسلامیەوە بۆ سەر ئەحزاب و بۆ سەر خەڵکی کوردستان لە ئارادایە. بەگشتی ئەمە بە عقیدەی من تیتروار دەتوانێت کۆمەڵێک شت ئاماژەی پێ بکەیت، بەڵام ئەوەی گرنگە بە بڕوای من ڕۆژانە بە شێوەیەکی ڕوتین کۆمەلگا و شۆڕشی خەڵک بەردەوام لە شۆڕشی خۆیان کە نمونونەکان یەکجار زۆرن. لە زیندانەکان دەبینین کە پەیام و مەسەجێکە لە زیندانەکان دێتە دەرەوە لەلایەن بەندیەکانەوە نیشان لە زیندوو ڕاگرتن و ورەیەکی قایمی خەڵکیە. لەلایەکتەوە بنەماڵە و کەسوکاری گیان بەخت کردووان لەسەر تاسەری کوردستان بەگشتیەوە بە تایبەتی لە ئێرانیژا، بەڵام لەسەر تاسەری کوردستان هەڵقەهایەکی وەسیعیان دروست کردووە و بە تەجەموعات و بە کۆڕ و بە ڕێزگرتن لە گیان بەخت کردووان و سەردانی یەکتر. ئەمە بۆ خۆی بەشێکە لەم پازلی ڕاگرتنی شۆڕشە وە کەماکان بینیژمان بە تایبەتی لە ڕۆژەکانی ڕابردووە بینیمان خەڵکی شاری سەقزی خۆشەویست و تێکۆشەر بە ناڕەزایەتی دەربڕنیان بەدەسپەت تێکدانی گڵکوی زیندویات ژینا ئەمینی مانگرتنیان بەڕێوە برد کە بە عقیدەی من ئەوانە پەدیدەهایەکن نیشان لەوادەن کە کەماکان خەڵکی کوردستان و خەڵکی ئێران بەگشتی و بە تایبەتی خەڵکی کوردستان نەک پاشەکشیان نەکرۆ لە خەباتەکان بە پێچەوانە. ئەم ئەگەر کەسبوونێک وجودی هەیە، ئەگەر لاوازبوونێک وجودی هەیە، ئەمە ئاگاهانە لەلایەن خەڵکی کوردستانەوە هەڵبژێردراوە کە دەتوانین لە داهاتوە ئاماژەی پێ بکەین و ئەوەش شی بکەیتەوە. بەڵێ زۆر سپاس کاک ئاکۆ. بام پرسیارێک ئاراستەی بەڕێستان بکەم لەوە دەچێت حکوومەتە داگیرکەرەکان ینی حکوومەتە داگیرکەرەکانی کوردستان یەکیان گرتوێ و پلانیان هەبێت، بەڵام ئێمە دەبینی حیزبەکانی کوردستان دیارە دروشمی هاو ئاهەنگی و کاری هاوبەش دەدەن. کێشەی ئەم حیزبانەی ئێمە چییە؟ بۆچی ناتوانن کاری هاوبەش بکەن ئەو جۆرەی کە پێویستە؟ وەڵێ کاگەمێر هەروەکو کاکڕفیق ئاماژەی پێدا دۆخی کوردستان دوای شۆڕشی ژینا ئەگەرچی بەظاهر یا وەکو دەورانی کوردی شۆڕشەکە و شۆڕشە لە ئارادا نییە کەس بووە، بەڵام خامۆش نەبووە. وەکو نیگەرانیەک لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەیە کە جارێکی تر ئەمە سەر هەڵ بدات بە شێوەی ڕێکخراوەی تر جەماوەری تر و نەگەرانە لەوەی کە جارێکی تر ئەم سەر هەڵدانە ئەم ئاخێزە لە کوردستان دەستێت هەر وەک جاری تر. بۆیە ئاماژەی پێدا کۆماری ئیسلامی لە دەرەوەی خۆیەوە لە وڵاتانی تر خەریکی سازش تەفاهم بەسەر مەسەلەی بەرنامەی هەستەیی لەگەڵ عەرەبستان تەنانەت لەگەڵ ئیسرائیل دەنگەویەوە هەیە، بەڵام لەناو خۆ سیاسەتی سەرکوب و زیندانی و بەدواداچوونی هەڵسوڕاوانی دوتنەوە کۆمەڵایەتەکانی ڕەچاو گرتووە و بە تایبەتی لە کوردستان کە بەڕوای زۆر کەس نەتەنیا کۆماری ئیسلامی دەتوانێت جارێکی تر تانگای ئەو شۆڕشە بێتەوە و بە قەولی خۆی دەیەوێت لە نیشەوە ئەم شۆڕشە سەرکوب بکا و بە تەواوەتی بیخەوێنە هەر بۆیە لە کوردستان ئەوەی کە دەسەڵات داگیرکەرەکان لە هاو ئاهەنگیان تایبەت بە ئێستاوە نییە. لە دوای پەیماننامەی لۆزانەوە کە کوردستان دابش کرا لە دەبینی ئەو چوار وڵاتە و ئێستاش لە سەروبەری خۆدانی ساڵوەگەڕی ئەو پەیمانە بە قەولێک نمگینە عەلەیهی خەڵکی کوردستانین. ئەم وڵاتانە هەر نەو ماهیەتێکیان بوو بێت، هەر نەو دەسەڵاتێکیان بوو بێت، هەر نەو دەسەڵاتداریەتی حکومڕانی کرد بێت بەسەر تورکیە و ئێران و سووریا و عێراق،
بنسبة مەسەلەی خەڵکی کوردستان لە اتحادێک لە هاودەنگیەکی تەنانەت ڕانەگەیەندراوی شابوون پێکەوە دەستاش هەرەوە هەیە دەستاش دەبینی تورکیا و ئێران و سووریا و عێراق ئەوە خەریکە لە لەم چەند ڕۆژەی ڕابردووە ئاگادارم بە ناوی مبارزە لە عەلەیهی دژاک لە منتەقەی کۆساڵان و منتەقەی مەریوان خەریکە ئارانی ناوچەکە دەکات دەوڵەتی عێراق فشاری هێناوە بۆ حکوومەتی هەرێم لە کوردستان کە لایەنە سیاسیەکان لێرە چەکات دەوڵەتی سووریا بوو لە ئاوازیەکەیەوە کە دوای ئەوە هەبوو ئێستا خەریکە بە شێوەیەک ئاشتەوانیەک لەگەڵ دەوڵەتی تورکیا دروست دەکات لەسەر ئەساسی دژایەتیکردن لەگەڵ خەڵکی کوردستان و ئەمە هاو ئاهەنگیەکی ڕانەگەیەندراوە بەڵام محوەری هاو ئاهەنگیەکەیان محوەری ئەم حادەی ئەم لایەنانە نە لەسەر منافعی گشتی خۆیان نە لەسەر منافعی اقتصادی بەڵکو دژایەتیکردنە لەگەڵ مەسەلەی کورد و خەڵکی کوردستان دیارە لایەنە سیاسیەکان بۆ یەکدەنگ نین بۆ لە بەرامبەر ئەم پیلانگێڕیە هاو ئاهەنگەی داگیرکەران پلانی هاوبەشیان نییە ئەمە سابقەیەکی مێژووی هەیە ئەویش هەر دەگەڕێتەوە بۆ ڕێگا چارەی متەفاوت جیاواز بەنسبەت حەلی مەسەلەی کوردەوە و خوێندنەوەی جیاواز بەنسبەت دۆخەکانەوە لایەنە سیاسیەکان لە کاتە مێژوویە هەستیارەکانە زۆر جار چەندانەیەک تاک و تۆک پێکەوە هاو ئاهەنگ بوون پێکەوە کاری هاوبەشیان کردووە بەڵام بەنسبەت مەسەلەی خەڵکی کوردستانەوە بە حکمی ئەوەی کە بەخەرە ئەمانش ماهیەتی سیاسیان قازانج و منافعیان جیاواز بووە حتا بەنسبەت حەلی مەسەلەی کوردستانەوە هەڵوێستی جیاوازیشیانە ئەوەی کە دوای شۆڕشی ژینا ئێستا من زۆر نابێت بچمەوە ناو مێژوو باسکەم ڕابردووچی ئەوەی کە دوای شۆڕشی ژینا ڕوویدا فشارێک بووە کە لەلایەن کۆمەڵگای مەدەنی لە ناوخۆی ڕۆژهەڵات ئەوەی کە لەلایەن کۆمەڵانی خەڵک بووە بۆ سەر لایەنە سیاسیەکان کوردستان جیاوازە لە ئاستی ئێران کوردستان حیزبی سیاسی خۆی هەیە حیزبی جەماوەری خۆی هەیە خەڵک گوێ لە حیزبەکانە گرێت خەڵک بەدەم بانگەوازی حیزبەکانەوە ئاچێت و تەوەقع لە حیزبەکانەوەیە کە پێکەوە کاری هاوبەشکەن یەکدەنگ بن یەکگوتار بن بەنسبەت ئەو دۆخەی کە ئێستا هەیە یارە هەنگاوگەلێک هەڵگیراوە کارهایەکی ئەساسی کراوە بۆی کە لێک نزیک بوونەوە لە بوارهای ئەمنیەتی هەر بۆ نمونە بۆی کە هێزبی سەردار نەنوێترێتەوە بۆ سەر سنوورەکان و کۆماری ئیسلامی لەمە خەڵک وەرنەگرێ و سنوورەکان میلیتاریزە نەکرێت هەموو حیزبەکان لەسەرەوە هاودەنگ بۆ پوچەڵکردنی پلانەکانی کۆماری ئیسلامی بەنسبەت خراپکاریەکانی لەناو باشووری کوردستان هاو ئاهەنگ بوون هاودەنگ بوون هاوکار بن پێکەوە بەڵام هێشتا کافین هێشتا ئەمە جواب بەو نیازە ئەساسیە بەم دۆخە گرنگەی کە ئێستا چ خەڵکی کوردستانی تێدایە وە چ لایەنە سیاسیەکان و داهاتووی لایەنە سیاسیەکان گرێدراوە ئەمە کفایەت ناکات و دەبێت ئەم لایەنە سیاسیانە ڕەچاوگرتنی قازانج و بەرژەوەندی گشتی خەڵک بە ڕەچاوگرتنی داهاتووی لانیکەم هەڵسوڕانی سیاسی خۆیان لەم ناوچەیە دەبێت زیاتر لێک نزیک بنەوە ئێمە هیچ دۆستمان نییە لە وڵاتانی زۆر جار ئەوانەی کە بە شێوەیەک متهم بە دەسەڵاتداران و دەرەکی بە لایەنە حکوومەت‌های کۆمان ڕۆژاوا سیاسەتی ئەوان بەنسبەت ئەم وەزیەتەوە دەبینن ئەوان بە شوێن قازانج و مەنافع و مەصالحی خۆیانەوە من نامەوێت کلیشەی بکەم کە بۆ هەموو کەسێک جێگای ئەوەیە ینی ڕوونە ڕۆشنە بەڵام ئەوەی کە ئێمە هیچ کەسێک و هیچ لایەنێک و هیچ دەسەڵاتدارێکی بەهێز
دۆستی ئێمە نییە بێزگە لە خۆمان دەبێت ئەوە کەینە سیاسەتی ئەو ڕۆمان کە لەسەر ئەو خاڵانەی کە هاوبەشن لەسەر ئەم قازانج و مەساڵحی ئێستای خەڵکی کوردستان زیاتر لە یەک نزیک بینەوە سیاسەتی هاوبەشمان هەبێت بەڵام یەکی لە کێشە هەرە گرنگەکان ئەوەیە کە لایەنێک نابێ پەراوێز بکرێت لایەنێک نابێ وەلانرا بکرێت ئەولەویەت نابێ بدرێت بەوەی کە فڵانە جەرەیانەی سیاسی پێکەوە کاری هاوبەشکەن یەک دویان و یەک دوو لایەن بخرێتە پەراوێز و ڕەچاوی نەگری هەموو لایەنە سیاسیەکان بە هەر بۆچوون و ئیدەیەکی سیاسی کە هەیەنا دەبێت ئەو زەرورە ڕەچاو بگرن و بە وەلانانی مەساڵحی حیزبی بە وەلانانی مەساڵحی کاتی سیاسی دەبێت زیاتر لێک نزیک ببنەوە زیاتر کاری هاوبەش ئەگەر ئیبتدا بە ساکنیش یەک دروست نەکرێ ڕێکخراوە یەک دروست نەکرێت یان ناوەندێکی تایبەتی دروست نەکرێت بەڵام پێویستە لەسەر خاڵە تایبەتیەکان لەسەر وەزعیەتێکی سیاسی تایبەت بە بارودۆخی ئێستا کە هەیە و مەوجودە دەبێت زیاتر لە یەک نزیک ببنەوە و دابنیشتێکەوە. بەڵێ سپاس کاگاکۆ. کاگ ڕەفیق دیارە کاگاکۆ باسەکەی هێنا گۆڕێت هەروە کاگ ئاکۆ ئاماژەی پێدا دیارە دەوڵەتانی وەکو سووریا تورکیەکە دیاربوو لەم هەڵبژاردنەیدا کەوتۆتە بۆحرانەوە سووریش کە خۆی گرتوێتەوە دەوڵەتانی وەکو سووریا و تورکیە و عێراق و ئێران ئەو جۆرەی کە دەنگۆ هەیەەوە باز دەکرێت دەیانەوێت کاری هاوبەش بکەن. دیارە حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ بەرژەوەندی خۆیان هەموو کارێک ئەکەن و ڕێکەوتنیان لە نێوان ئێراندا هەیە. پرسیارەکەمەوەی ئەگەر ئەم ڕێککەوتنە بکەوێتە بواری جێبەجێکردن ئەمانی کە کاگ ئاکۆ ئاماژەی پێدا ئەم شەگڕاماڵین و یا ئوردوگا مقەڕەکان چۆڵکردن و ئایا حیزبەکان چەندە ئامادەن ئایا ئەم پیلانانە دەتوانێت پێشی پێبگیرێت؟ هەڵبەت کاگ ڕەفیق بامەش بڵێم مەسەلەکە دیارە تەنیا سیاسی نییە بەڵکو نظامی و ئەمنیەتیشە. خەڵکی کوردستان لەگەڵ هەڕەشە و مەترسی نظامی و ئەمنیەتی وەکو تێرۆر یان سایکۆلۆژی ڕۆحی هی ئەرزی یا هی خاکی ئەوەی کە جمهوری ئیسلامی بۆ خۆی پێی دەڵێ شەڕی تەرکیبی واقعیت ئەوەیە شەڕێکی تەرکیبی دژ بە خەڵکی کوردستان دیارە بەڕێوە لەبارەوە دۆخێکی ئاوادا چی دەکرێت پلان چییە؟ بەڵێ وەڵا ئەو جێگایە کە دیارە وەڵامەکە بەگشتی من لە ڕوانگەی خۆم و باسیەکەم دەنا ئەوەی کە پلانی ورد چی بێت بە بڕوای من بەشێکی ئەو جێگایە هەڵەگەڕێتەوە بۆ سەر حزبەکان پێم وایە کۆش ئشارەی پێکرد زەرورەتی گەیشتووە کە بە لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخە تازە من عەقیدەم وایە وەختی گەیشتووە ئیتر درەنگ نەکەن لەوەی کە دابنیشن و بیل لە ڕێگا چارەیەک بکەنەوە. بەڵام ئەوەی کە باست کرد هەموو کەسێکمان دەزانین مەسئلەی کورد مەسئلەیەکی تاریخیە و مربوط بە ئەحزابی ئەمڕۆیی نییە و لە ئین حاڵیژە هەمووشمان دەزانین بە تایبەتی لە هەر شوێنێک لە هەر بەشێک دەرفەتێک بوو کورد ڕەخسابێت لەو پارچانە بەرحاڵ مەترسی خستۆسە سەر پارچەکانی تریش. هەر ئەمە ژوای کردووە کە داگیرکەرانی کوردستان لە هەر چوار بەشەکە لەسەر ئەوە کۆکن یعنی لەسەر ئەو خاڵەکە کۆکن کە نەیانەوێت کورد بە مافەکان و بە حقوقی خۆی بکەن. ئەوە لەوبارەوە شتێکی تاریخیە و هەموو کەسێک و هەموو تاکی کوردیش گەیشتووە پێ لەوبارەوە. ئەو جێگای کە بە خۆمان مربوطە وەکو ئەحزاب وەکو خەڵکی کوردستان بەداخەوە کەلێنەکە لێرەدایە بە عەقیدەی من یعنی ئەوەی کە لاوازی ئەگەر هەبێت بە بڕوای من لێرەیە. ئێمە ساڵهای ساڵە ئەوەمان بیستووە کە کاک ئاکوش باسی کرد کۆمەلگای ڕۆژهەڵات بە تایبەتی ئەخەسیسە لەسەر بەشی ڕۆژهەڵات قسە بکەن. کوردستانی ڕۆژهەڵات ساڵهای ساڵە کۆمەلگای مەدەنیەکەی خەڵک جەماوەر لە هەموو ڕووداوێت لە هەر دەرفەتێک کە بۆی ڕەخسابێت ئەو بانگەوازەی بڵاو کردوێتەوە کە حزبەکانی ڕۆژهەڵات دەبێت یەکگرتوو بن. حزبەکانی ڕۆژهەڵات دەبێت لەم بارودۆخە خۆیان ڕزگار بکەن. حزبەکانی ڕۆژهەڵات دەبێت پلانێکیان ببێت. ئێمە ناتوانین هەتا لە هەرێمی کوردستانە بەم شکڵە ساپتر ماندگار بین. تەبیعیە
هەرێمی کوردستان زەرفیەتەکەی محدودە هەمومان دەزانین هەرێمی کوردستانیش بۆ خۆی گیرە و گرفتی تایبەت بەخۆی هەیە ئەوە وانییە کە بەرحاڵ خۆی نەخواستە ئەو دژ ئەویش لە بەرەی داگیرکەرانە قەراریان گرت بێت بەڵام بەرحاڵ ئەویش تەبیعەت و بارودۆخی تایبەت بەخۆی هەیە کوردستانی باشوور دەزانین کە بە تایبەتی ئەم مانگانە تووشی چ گیر و گرفتێک هاتووە چه فشارێکی لەسەرە فشار لەسەر خەڵکەکەی بە لە حازی اقتصادیەوە و لە لایەکی ژەو ئەو فشارانە کە لەسەر ئێمە بە مۆدل‌هایی تریش لەسەر ئەوان هەیەیانە بۆیە ئێمە ناتوانین لەسەر ئەگەرەکان لەسەرەوەی کە بزانین دەرفەتێکمان بۆ ڕەخسێ یا بزانین دەوڵەتێک تێت و پشتیوانیمانەکە ئەوانە هەمووی بە عەقیدەی من شتێکی خەیاڵین ئەوەی ممکنە و بە عەقیدەی من دەبێت قسەی لەسەر بکردێت و حەزبەکان دەبێت پێداگیری لەسەر بکەن ئەو خاڵەیە ئەو بانگەوازەیە کە ساڵهای ساڵ و ملەتەمان لە هەر شرایەتەکە بۆی ڕەخسابێت هاواری کردو دەبێت ئەو کارە بکەین ئەویش ئەوەیە کە لە قسەکانی هاوڕێژا بوو من پێم وایە وەختی ئەوە گەیشتووە کە ئێمە چەترێک دروست بکەین زەرفێک دروست بکەین جا ناوەکەی هەرچی بێت ئەوە بە داهاتوو مەربوطە بەڵام ئەو چەترێک بێت حەزبەکان وێڕای هەموو اختلافاتێک کە وجودی هەیە وێڕای هەموو ئەوەی کە دەزانین هەمومان دەزانین کە گیر و گرفتە واقعەکانی شین لە حەزبەکانە و چونهای مختلف وجودی هەیە ئەحزاب ڕوانگەها و استراتیژی و تاکتیکی مختلفیان هەیە بۆ مەسئلەی کورد و بۆ حەلی کێشەکان بەڵام وەڕای هەموو ئەوانە بە عەقیدەی من ئەوە ناکا بەوەی کە ئێمە لەم شرایەتە دەست نەخێنە ناو دەستێک و بۆ ئەوەی کە خۆمان ڕزگار بکەین لەمە بەڵام یەک شت تریش پێم خۆشەویستە لەو دەرفەتە کە پرسیارەکەی توێژێت کرد ئاماژەی پێ بدەم ببیژەوەیە ئەساسەن مەسئلەی کورد مەسئلەیەک نییە کە بە چەک مەربوط بێت دیارە چەک زۆر گرینگە چەک یەکێک لە پرستیژەکانی کوردە کە کورد لە ناچاریە پەنای پێ بردووە وەکو شاخ وایە بۆ کورد شاخ و چەک و ئەسلحە دوو کەرەستە بوون کە کورد زۆر خزمەتی بە کورد گەیاندووە و کورد پەنای پێ بردووە بۆ ئەوەی کە نەفەوتێت ئەمە زۆر گرینگە وەکو هێمایەکی لێ هاتووە کورد دەبێت ڕای بگرێت و بە هەموو هێزیەوە و سمبۆلۆ و هێمایە ڕابگرێت هەرچیکی بۆ ئەکریت پێم وایە ژینگەی نظامی لە ڕوانگەی نظامی و دەڵم ژینگەی نظامی کوردستانی ڕۆژهەڵاتیش بەشی ئەوەندەی تایە کە هێزی پێشمەرگە بتوانێت خۆی ڕابگرێت بەڵام ئەوەی گرنگە بە عەقیدەی من دەبێت ئەتکای زۆرتری لەسەر بکرێت ئەو بزوتنەوە جەماوەریانەیە ئەو جونبشە مەدەنیەیە ئەو خەباتە مەدەنیەیە کە لە ڕۆژهەڵات لە ئارادایە پێم وایە ئەوە سەرمایە گەورە و ئەوە ڕزگاری دەری نەهایی ملەتەکەمانە لە ڕۆژهەڵات و ئەمە بە هیچ چەکێکی کۆماری ئیسلامی لەناو ناچێت بینیشمان ئێمە لە شۆڕشی ژینا خۆ بینیمان بۆ ملەتە هاتنە سەر شەقامەکان بە دەستی خاڵیەوە هاتن خۆ چەکیان پێ نەبوو خۆ ئەسلحەیان پێ نەبوو خۆ هیچیان پێ نەبوو خۆ هێزی پێشمەرگەش نەڕۆشتە نێو شارەکان بەڵام کە جەماوەر هاتە سەر شەقامەکان توانیان شارەکان کۆنترۆل بکەن ئەگەر نەگەیشت بە ئاکامێک شۆڕشی ژینا و دەرەنجامەکەی ئێستا تۆزە کزی ئەوە بەربووتە بە بەحسێکی تر بەڵام کوردستان بە عەقیدەی من ئەو پۆتانسیلەی لە خۆی نیشاندا ئەو زەرفیەتەی لە خۆی نیشاندا کە قودرەت و توانایەکەی زیاد لەوەیە کە بڕوای ئێمە بیرێکن هەرەوەشە کە کۆماری ئیسلامی ترساندووە بەڵام یەک شتریش واقعیە ئەویژەوەی پەیوەندی ئەحزاب و خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات پەیوەندێکی دێرینەیە پەیوەندێک نییە کە نامۆ بن بە یەکەم ئەو بەشەرانەیە کە تفەنیان بەسەرە و لە نێو حەزبەکانن هەر ئەو بەشەرانن کوڕی ئەو بنەماڵانن کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە بۆیە ئەمە پەیوەندێکی عاتفی و ڕۆحی و معنەویە لەم بارەوە بە عەقیدەی من ڕاگررتنی ئەم باڵانسە ڕاگررتنی ئەمریکا ئێمە هێزی مسلح و پێشمەرگەت دەبێت وەکو هێمایەک بوو ملەتەکەی خۆت ڕابگریت بەڵام لە لایەک تریژەوە اکتفا بکەیتری سەرم بزوتنەوە کۆمەڵایەتیانە و ئەمەش بکەین بە ئەهرۆم فشەرێک گەورەترین سپەری ئێمە کە کویش باسی کرد گەورەترین سپەرێک کە بتوانێت ئێمە بپارێزێت هەر ئەو خەڵکە چون دەوڵەتان لە شوێن مەنافعی کە قسەکانی ئێوەشە هەبوو هەموو دەوڵەتان بە ئەقلیمی و بە غەیری ئەقلیمیەکەیشەوە هەمووی مەنافعی خۆی هێنەکەەوە شتێکی تازەش نییە شتێکیش نییە کە ئێمەی سوپرایز کردبێ یا نامۆ بێ بۆ ئێمە ساڵهای ساڵە دەزانین کە هەر وڵاتێکە و بەشون بەرژەوەندی خۆی هاڕوە بەڵام ئەوەی گرنگە ئێمە دەبێت هەوڵ بدەین بە یەکگرتووی نێوماڵی خۆمان بە دەرەجەی یەکەم دوو هەمیان بە قەویکردنەوە و تۆکمەکردنەوەی ئەو سپەرانە کە بتوانێت ببێ بە سپەرهایەکی گەورەی جەماوەری کە ئەزمموی مێژووی هەیە هاوڕان بە خۆمان ئاشنین بەم مێژووە کاتی خۆی کە تانگ و تۆپ هاتە کوردستان خەڵک چوون لە کامیاران پێشیان پێگردن لە بەرستونەکانی کۆماری ئیسلامیە خەڵکی کوردستان
28 گەلاوێژی هەیە لە مێژووی خۆیان بەرامبەرکەی هەیە لە بەرامبەر فتوایە کە بەسەر خەڵکی کوردستان هەیە. ئەم تاریخانە بە عەقیدەی من لە کوردستانە دووبارە بێتەوە. خەڵکی کوردستان توانایی ئەوەی هەیە کە جارێکی تر بەرەنگاری وێڕای ئەوەی کە هەزار شەک و چۆڵی تازەیشی پێبێت و پێشکەوتنیی پێبێت، بەڵام من لام وایە خەڵکی کوردستان لەم قۆناغیش تێئەپەڕێت بە حەزبەکانەوە. بەڵام ئەوەش کە لە قسەی هەمومان نابوو کە زەرورە وەکو نانی شەو نیازە بۆ هەمومان، وەکو ئاو نیازە بۆ هەمومان، ئەویش ئەو یەکگرتوویەیە کە دەبێت بە زووی دەبێت پێک بێت. ئێمە چۆن بە پرش و بڵاوی بە نایەکگرتووی ناتوانانی بەڕاستی لەوە ببینکە لە قسەکانی تویژا هەبوو شەڕەکە شەڕێکی سەخت نییە کە تۆ بڵێ فقط موشکێکت پێوەدا، شەڕێکە کە خۆی دەڵێت تەرکیبیە بە هەموو شێوەیەک تەلاشەکە ترۆرتەکە دەتکوژێت، سایبری بە وەگەڕ خستووە، دەستگاهایی ئەمنیەتی وەگەڕ خستووە، بە هەموو تەکنۆلۆژیای پێشکەوتووە خستووە لە ڕووی یاساییە و لە منتەقە خەریکە کارێت بۆکە لە دەوڵەتی عێراق خەریکە فشار تێرێت کە لە پارلەمانەکە بە تەسیوی بگەینێت و دەستگاهایی ئەمنیەتی منتەقەکە لە دژی تۆ خەریکە بەسیجەکە کۆی ئەمانە پاکجێک لە کارن کە کۆماری ئیسلامی بەسەر کوردستانی هێناوە کە دەزانێت وەک چۆن ئێمە دەڵین سەری مارەکە بۆ خراپکاری لە خاوەرمیانە ئێرانە هەمومان دەڵین، هەمومانە قسە دەڵین سەری خراپکاری لە ناوچەکە کۆماری ئیسلامی دەزانێت دەواازەی ڕاپەڕین کوردستان، ئەمە دەزانێت هەموو کەسە دەزانێت دەیەوێت ئەم دەواازە ببەستێت، دەیەوێت ئەم دەواازە بشکنێت، دەیەوێت کورد ئەو پۆتانسیلەی تیا بشکنێت، ئەو هەیمنەی تیا بشکنێت کە نەتوانێت جارێکی تر تەحەڕۆک نیشان بدە لە ئەگەرەکانی ئایندا. کە من پێم وایە ئەوەی بۆ ناچتە سەر کۆماری ئیسلامی ئەزمموی مێژوویش نیشانی داوە بۆی ناچتە سەر بۆی نادەوێت، بەڵام بە هەر حاڵ ئەوەیش نابێت لەبیر بکەیت زرۆفەکە بێ نەهایەت حساسە و ئەو حساسیەتە تەبیعەتەن بە عەقلیش بە دەراتەن فقط بەوە نییە کە دەبێت ئێمە پەنا ببین بە لایەنێکی مەسەڵەن چەکداری ئەوانە، دەبێت بە عەقڵ و بە منتیق و بە تێگەیشتن و بە کەڵکوەرگرتن لە ئەزمموی خەباتکارانەی خۆمان و خەڵکەکەمان و ملەتەکەمان من پێم وایە دەتوانین لە کۆناغیش تێپەڕێن. بڵێ کاک ئاکۆ دیارە کاک ڕەفیقیش باسی کرد، باسی تەکنۆلۆژی شەڕی کرد. بینەرێکی شەر پرسیاری نردووە کە دەڵێ ئەم جۆرەی کە بۆ خۆتان باستان کرد هەیە ئەم دەنگۆیشەیە کە گۆیە تورکیا و ئێران ئۆپراسیۆنێکی هاوبەشیان هەیە دژ بە پژاک و پەکەکە کە لە قەندیلەوە شەڕەکە دەست پێ بکە، هەروەک کاک ئاکۆ باسی کرد لە کۆساڵان ئاماژەی پێدا پرسیاری کردووە. یەکی لە پرسیارەکانی خۆشم هەر ئەوەیە باز لە تەکنۆلۆژی شەڕ دێت، شەڕی ئەلان بۆتە درۆن و موشک. کاری حیزبی عەلەنی ئێستا دیارە وەکو پێشوو نابێتەوە لە بارگاکانی ئێستا دیارە کەمێک ناممکن بووە، بۆ چی دەکرێت؟ چ پلانێکەیە بۆمە؟ ئەگەمێ لە قسەکانی کاک ڕەفیق بەوازە هات کە چەک بۆ ئێمە یعنی هێمایە نەوعێک لە تاکتیکا بۆ دفاع، نەوعێک لە مبارزەیە و هەمووی نییە. ئەساسی کاری ئێمە کاری ڕێخستن و پەرسەندنی ئەو خەباتە جەماوەریەیە کە ئێستا لە ناو کوردستان هەیە و ئیتفاقاً نیگەرانی کۆماری ئیسلامیش هەر لەوەیە. تۆ چاولەکە کۆماری ئیسلامی کاناڵەکانی سەر بەسپای پاسداران لە میدیاکان یا بەم ڕۆژگارە لەو شەڕە تەبلیغیە کە لەگەڵ دەسەڵاتدارانی بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل و پێشتر عەرەبستانوانەی کرد هەموو ڕۆژێک ڕوونماییەکە لە نەوعێک لە درۆنی تازە، لە نەوعێک لە موشک، لە قابلیەت‌های نظامی خۆیان، یعنی دەسەڵاتێک بەم هێزە نظامیە دەبە لە حەوا بڵێ نەگەران بێ لەو چەکەی کە بەسەر شانی پێشمەرگەی کۆمەڵەوە هەیە لە وردایەکە دانیشتۆوەیە سەش بەپی سیاسەتێکی مشەخص بەکاری ناهێنێت. تەبعەن وانە کۆماری ئیسلامی نیگەرانە لەوەی کە کاک ڕەفیق باسی کرد، لەوەی کە کوردستان دەرگای ڕاپەڕین و شۆڕشێکی نوێیە، لەوەی کە کوردستان نەک شۆڕش دەرگای بیرێکی جیاوازە بۆ ئاسی سەراسەری، دەرگای بیرکردنەوەی عەداڵەتی کۆمەڵایەتیە، دەرگای بیرکردنەوەی بەرابەری ژن و پیاوە، ڕەوزەنەیەکە بۆی کە یا هێمایەکە بۆی کە ببێتە ئولگوو ژنانی کوردستان بۆ ئاسی ئێران. ژن لێرە چەکدارە بێت، ژن لێرە لەسەر شەقام
حجابەکانی لابە ژن لێرە ناڕازیە ژن لێرە یاغیە و ئەم یاغیبوونەی ژنان لە کوردستان ئێرانی نیگەران کردووە کە پەرە بسێنێتە باقی شارەکانی تری ئێران ژن کاکی کورد و بە تایبەتی ژنانی کوردستان قبوڵی ناکەن حجابی زۆرە ملێ زوڵم و ستەم قبول ناکەن و بە شێوەیەک هەمیشە وتمانە یاغین لەستەم و ئەمە نیگەرانیەکە کە ئەمە ببێتە هێمایەک و لە شۆڕشێکی نابینیمە لە تەبرێز و لە تاران و لە باقی شارەکانی تری ئێرانەوە شعاری هاودەنگی و هاوپشتی لەگەڵ کوردستانیان دێگەدا مەگەر نەماندی کە لە ئەو شۆڕشە لە گۆڕستانی ئایچی و دوای مردنی ژینا لێبرا کۆماری ئیسلامی لەوە نەگەرانە ئەساسی نگەرانیەکەی لەوەیە هێرشکردنە سەر قەندیل و کۆساڵان و ئەنجامی عملیاتهای تەرۆریستی و دژ بە لایەنە سیاسیەکان کە چەکیان پێ نەک لەبەر چەکەکانیانە لەبەر نفوذ و اعتباری ئەو لایەنە سیاسیانەیە لەناو کۆمەڵگا بە بڕوای ئێوە ئایا نفوذ و اعتباری کۆمەڵایەتی لایەنێکی سیاسی و خۆشناو دەکرێت بە زۆری ئەسلحە لە کۆمەڵگای بسێنی دەکرێت بە تانگ و تۆپ و درۆن و نازانم موشەکی فەتاح و ئەنوا و ئەقسام درۆن شاهید و ئەم لاولا ئەم خۆشەویستی و ئەم خۆشناویە و ئەم پێگە کۆمەڵایەتیە لە خەڵکی کوردستانی بسێنی بۆیە کە نیگەرانی ئەساسی کۆماری ئیسلامی لەوەیە نەک لەو چەکەی کە ئێستا بەنسبەت ئەو قابلیەتە نظامی کە کۆماری ئیسلامی هەیەی نیگەرانی ئەوە ترسی لەوەش نییە وشی باشە زانێت لایەنە سیاسیەکان ساڵهایە لەبەر مەسلحەتێکی سیاسی تایبەت اتفاقا هەر بۆ ئەوەی کە پەرە بسێنێت بە خەباتی جەماوەری لە ناوخۆی کوردستان پاشەکشەیەکیان کردووە ئەمەی کە ئێستا پاشەکشێ کراوە پێشمەرگە نانێردرێتەوە تیم نانێردرێتەوە مبارزەی مسلحانە بۆ شێوە سنەتی داهی شەڵفنیە بۆ لەبەر فشاری ئێستای کۆماری ئیسلامی بۆ سەر حکوومەتی مەرکەزی هەرێم نییە ساڵهایە ئێمە و تاکتیکەمان ڕەچاوکردەوە کۆماری ئیسلامیشەوە باشە زان هەرا لە ماوەیە دەیان سناریۆی دروست کردەوە لە ناوخۆی وڵات هێزهای نیابەتی خۆی هێنە لیباسی پێشمەرگەی بۆ لەبەرەکان بۆی کە بڵێ نەخێ ئەمانە هەر هێزە هێننەوانێ و بەهانەیەک بێ بۆ لەشکرکێشی بەهانەی ئەسڵی کۆماری ئیسلامی ئەوەی کە کاگرفێق پێشتر باسی کرد و لە سەرەتای قسەکانی منات حیزبێکی سیاسی ئەم پێگە و پێگە کۆمەڵایەتیەکە هەیەی بەم خۆشناویە کە هەیەی ناتوانیت لەبێنی بەریت ناتوانیت ئەو هێمایی کە ئێستا هەیە ئەوەی کە چەکی لە شانە ئەوەی کە کاگرفێق باسی کرد بۆ ئێمە ئێستا هێمایەکە لە مقاومەت لە خۆڕاگیری و بۆ دفاعێکە لە خۆمان ئەگەر پێشتر لە شوێنهای جۆراجۆر حتا حاڵەتێکی تەعەڕودیشی پێیا کردووە ئێستا ئەوەش نەماوە ناتوانێت و ناکرێت هیچ دەسەڵاتێک لە دنیا ئەم لایەنێکی سیاسی بەو شێوە خۆشناوە لەبین بەرێت اتفاقا ئەو کارانی کە ئێستا کۆماری ئیسلامیەکە ئەبێتە هۆی زیاتری تعلقێکی عاتفیتری کۆمەڵانی خەڵک بە لایەنە سیاسیەکان ئەگەر ئێستا گەنجێک لە کوردستانە تا باسی سیاسەتی نەبیست بێت ئەگەر لاوێکی تازە پێگەیشت و لایەنە سیاسیەکان بەناسێت لە ئەگەری حرەکاتی ئاوای کۆماری ئیسلامیە سوالی بۆ دروست دەبێت بەدوایە ئاچێت وە زیاترم لایەنە سیاسیان ناناسێت وە زیاتر خۆشناو بنەمانە کاگرفێق باسی کرد هیچ لایەنێکی سیاسی مستەلح ئێستا لە کوردستان ناتوانێت چەک بکرێت کوردستان جوغرافیایەکی وەسیعی هەیە بۆ مانوەڕدان وە جێگە گۆڕین لە مێژووی خەڵکی کوردستانە کەم لایەنی سیاسی بووە تا ئاسێکی حتا ئەوەنەی کە پێیان وا بووە لە بینیشیان بردون تا ئاسی چەند نەفەر لە سەرکردایەتیەکان هاتوونەتە خوارەوانێت بەڵام دووبارە گەشیان سندووە هێزیان گرتووە و بەعزەن نمونونەکانیشی لە باشوور هەمانە ئێستا لە دەسەڵاتان ڕۆڵی سیاسیان هەیە لە چارەنووسی نەک فەقەت خەڵکی کوردستان بەڵکو لە ئاسی عێراق و لە ئاسی سەراسەریشە زۆر هەورازوونە شێو بەسەر لایەنە سیاسیەکانی کوردستانە هاتووە بەڵام لە بینبردنیان جزوی مەحاڵاتە ناکرێت ناتوانێت کۆمەڵە یا ئەو هێزە سیاسیە خۆشناوانە من لە کوردستان بن بڕکەیت چونکە لە ناو دڵی جەماوەرایە خۆشەویستی ناو خەڵکە پێگە و جێگەی کۆمەڵە ئێستش کۆمەڵە و لایەنە سیاسیەکان فراخانەدەن هەموو کوردستان لە سەعات و لە دەقەیەکە دای ئەخەن تەحتیلیەکەن دەچنەوە ماڵەوە هەر نەو فراخانی بدرێت
خەڵکی کوردستان بدەن فراخان و بانگەوازەکە واچن ئایا ئەم لایەنە سیاسیە دەکرێت بەهێزی درۆن و موشک لە بینی بەریت ئەوە هاتوو ئەم کارەشت کرد 10 پێشمەرگە 15 پێشمەرگەش گیانیان بەخت کرد یا بریندارت کرد یان نەخی ئەم وردوگامان چۆڵ کرد چوینە شاخێکی تر لەم شاخە نەمان چوونە جوغرافیایەکی تر ئەم لایەنە سیاسیە لە بین چوونیان مەحاڵ ئەوە کۆماری ئیسلامی ناتوانێت بەو وێزە ئەوەی کە ئێستا هەیە مربوطە بەو قەیرانە ناوخۆیی کە کۆماری ئیسلامی تایە گرفتار بووە ڕۆژانەی اعتراضەیە لێرە حجابی ئیجباری خەڵک ژنان لە ئێران و بەتایبەت لە کوردستانە فڕێیان داوە بەدەمیەوە ناچن تەنانەت بۆ تێکێشش لەناو خودی باڵەکانی ڕژیمە بەرەی خاتەمی ئیسلاحخواز لە نگەرانی لەمانەوەی ڕژیم سیاسەتیان هێورکردنەوەی وەضعیەوە خۆیان وەک دژی حجابی ئیجباری نیشانەدەن کێشە دروست بۆ لەناو خۆیانە خانە نشینەکان دایکانی خۆڕاگەر ئێستا دایکانی خاوەران و دایکانی لالە و دایکانی 98 لەگەڵ دایکانی کوردستان و گیانبەخکردوەکان و لەگەڵ دایە شەریفە دانیشن پێکەوە هاوخەباتیە گێڕن نگەرانی کۆماری ئیسلامی لەو دایکانەیە دڵە ڕاوچەی کۆماری ئیسلامی دایە شەریفە و دایە سەڵتەنە و دایەکانی ترن کە بوونەتە هاوپەیمان و هاودەنگی دایکانی خاوەران و دایکانی پارکی لالە و نازانم دایکانی 98 و هەموو دایکانی گیانبەخکردوانی چەند ساڵی ڕابردوو لە ئێران و لە کوردستان من دڵنیا لێرەوە توانم دڵنیایی بدەم و تا ئەو جێگەشی کە ئیمکانیە بێت هیچ لایەنێکی سیاسی لە کوردستان ناتوانانی لە چەکدا ماڵی ئەتوانن لە شوێنێک لە جوغرافیایەک ناچار بە تەرکی و شوێنێکدا کەم ڕوویداوە هەر کۆمەڵە دەیان وردوگامان لەملا و لەولا بووە بەپێی سیاست و بەپێی وەڵگێتێکی مشەخەسی سەردەم جێگۆڕکیان کردو لەم شوێن چوونەتەوە شوێن داخرا مەگەر وردوگای بۆ تێمان کیمیا باران نەکرا مەگەر هاوڕێیانمان لە گوردانی شوان ئەو هەموو شەهیدەدرا مبارزە تەحتیل بوو مەقەڕاتی ڕاهبەری و سەرکردایەتی ئەم لایەنە سیاسیانە داخران کەم بەسەر لایەنە سیاسیەکانی ترەوە هاتووە لە هەموو پارچەکانی کوردستان نەدەنیا لە ڕۆژهەڵات بۆیە ئەوە جوزی مەحاڵاتە ئەوە جوزی مەحاڵات بەڵێ بەڵێ پێما دەنگی کاگ ئاکۆ نەما لە لای ئێمە کاگ ڕفیق دەنگی منتان هەیە کاگ ڕفیق بەڵێ لە خزمەتانە پێما بێ پەیوەندیمان پشرا لەگەڵ کاگ ئاکۆ تا کاگ ئاکۆ دێتەوە سەرهێڵ من پرسیارێک لە ئاراستەی بەڕێستان بکەم ئایا حیزبەکان توانیویانە ئەو جۆرەی کە پێویست بێ خەڵکی شارەزا ساحب نەزەر یان پسپۆرکە لە دەرەوەی حیزبەکانن و لە کاتی خۆشیدا حیزبی بوون کەڵکی وەرگرتووە بۆ بەرەو پێشچوونی ئەم شتانەی کە ئێستا باسمان کرد ئەو ئەرکانە کەڵکی لێ وەرگرتووە مەسەلەن کێشەی ژینگە یا کێشەی ئاو یان شەڕی احتمالی بینی کورد و تورکە کۆماری ئیسلامی زۆر جار هەوڵی داوە ئەم فیتنەیە دروستکە با تۆجە بۆی کە لە ئازەربایجان زۆر کەسی ناسیۆنالیزمی ئفراتیتیایە و تەماعی خاکی کوردستانیشان هەیە چون پیاوە بەشێک لە کوردستان بە ئازەربایجان دەزان ئایا بۆ ئەم مەسەلەیە پلان یا ئیستراتیژیمان هەیە ئەگەر هەیە چییە؟ ئەگەر وەڵامەکە بە ئەرێونەرێ بێ من دەڵم نەخێر حزبەکان ئەو کاریان ناڵم هەر بە تەواو معنە نەیان کردووە بەڵام زۆر کەم کاریان کردووە لەو بارەوە لەبەر ئەوەی هەموومان دەزانین کوردستانی سقسەی کوردستانی خۆمانە کوردستانی ڕۆژهەڵات استعدادهای گەورەی تایە پۆتانسیلهای گەورەی تایە و بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو فعل و انفعالاتی خەباتکارانی مەدەنی و مەیدانی و لە ئین حاڵیجا با تەوەجوو بە بەرحاڵ شرایەتێکە لە زانکۆکانی ئێرانیش هاتوۆتە ئاراوە خەڵکی پسپۆر شارەزا یەک جار زۆرن لە شارەکانە و لە دێهەتەکانی لە سەرتاسەری ڕۆژهەڵات و بەشێکیانی پەرتەوازە بوون ئیتر هاتن لە حزبەکانە ممکنە نەگرسا بێتنەوە ئێستا لە دیاسپۆرات دەژین یا لە پەرتەوازەی وڵاتانێک کرد من پێم وایە حزبەکان غەدرێکی گەورەیان کردەوە وەکو ڕەخنەیەک باسی یەکەم غەدرێک کراوە لەو بارەوە ئێمە نەمانتوانی بەو جۆرەی کە ببووە لەو زەرفێتانە استفادەمان کردا کە کەم نین خەڵکی شارەزا خەڵک کە هەر مەسەڵەن بۆ خۆت باست کرد
لە بواری ژینگەییەوە کە دەزانین ژینگە پارێزی لە کوردستان بۆ خۆی شتێکە، بەڵام ئەو جێگای تحقیقات بکە، لێکۆڵینەوە بکە، ناوەندێکی استراتیژی و لێکۆڵینەوەمان ببێت بۆ کوردی ڕۆژهەڵات، بۆ قەیرانی ژینگە، مەسەڵەن بۆ ڕووداوەکان، بۆ حتا بۆ ڕووداوی سیاسی و بۆ فعل و ئەنفعالاتی سیاسیش پێم وایە ئەوە کلێنێکی گەورەیە و حزبەکان پڕیان نەکردوێتەوە. هەر حزب بۆ خۆی لەم لەولەولا ممکنە شتێکی کرد بێت، بەڵام شتێکە خزمەتێکی گشتی بگەێنێت کە تۆ بتوانیت هەموو ئەو قشرانەوە کە تۆ باسیەکەی بیبینیتەوە و ئیستفادەیان لێ بکەیت. بە بڕوای من زۆر کەم لەم بارەوە کار کراوە. دەزاننیش زۆر خەڵکن تەمایلی حزبیان نیە، زۆر خەڵکن لە دەرەوەی حزبەکانن، زۆر خەڵکن ئەساسەن ناچنە نێو چوارچێوەی حزبی و یا بە هەر دەلایلێکە ممکنە بە خۆیان مربوط بێت. بۆیە وەزیفەی حزبەکانە کە بتوانێت زەرفێکیان بۆ دابین بکات کە بتوان ئەوانیش ئێمە مەسەڵەن لە میدیا لە ڕاگەیاندن زۆر لاوازین لەو بارەوە. ئەو میدیانەی کە هەمانە هەمووی میدیای حزبی و بەرحاڵ وێڕای هەمومان دووبوون و هەموو زەحماتێکە بە ڕەنجی پێشمەرگایەتی و بە زەحماتی پێشمەرگایەتی و خۆبەخشانە بەڕێوەچێت، بەڵام بە عقیدەی من لە دەرەوەی ئەحزاب خەڵکی پسپڕ و شارەزا هەیە کە دەتوانین کەڵکی لێوەرەوە بە زۆر بوارێکیش بۆ ئەوانە. و لە این حاڵیجا دەزانی مەسەڵەن کەیسە لە پرسیارەکەی توی جابوو باسی مەسەڵەن ئەو مەناتقانت کرد کە تورک و کورد پێکەوە ژیان دەژین. دیارە بەشێک لە کۆمەلگا بۆ خۆی ئەوانەی حەل کردووە. بە بڕوای من ئەگەر کدورەت ها و ئەگەر بەرحاڵ زەخمێک وجودی هەیە لە مێژووی ئێمە، کۆمەلگا خەریکە تیماریەکە. لە شۆڕشی ڕابردووە، شۆڕشی مانگەکانی ڕابردووە، ئێمە ئەومان بە چاو خۆمان بینی کە لە زانکۆکانەوە ئەو دروشمانە و پەیامانە و مسجانێک کە بڵاو بوو ئەوە بە ئاشکرا بەیانی ئەوە بوو کە بەرحاڵ ئەو اختلافاتە لە مابینی کورد و تورک و ئەو جۆرێک کە بە تایبەتی کۆماری ئیسلامی لە توولی نزیک بە 44 ساڵە هەوڵی داوە چ بە مەزهەب چەوە بەرحاڵ بە مەسائلی تریش تەلاش بکا کە نێوان خەڵک، یعنی کۆمەلگاکە تێک بدا نێوان کورد مەسەڵەن لە نەغەدا، لە ورمێ، لە ئەولا بەرەو مەناتقی کرماشان و ئیلام ئەوانە لەو شانانەیە کە پێکەوە ژیانی کورد و غەیرە کورد هەیە. دەزانین کە زۆر شتی تاریخی لە تاریخی ئێمەجا شتی ناخۆش هەیە، بەڵام لەم سەردەمە بە عقیدەی من شۆڕشەکە لەگەڵ خۆی ئەوانەی حەل کرد. چۆن ئەم شۆڕشە ئاکۆش باسی کرد هێندە مۆدەرنە لە ڕوانگەی منەوە، هێندە مۆدەرنە، هێندە پێشکەوتووە، بە ناوەڕۆک هێندە ئینسانیە، دەتوانێت زۆر شت حەل بکات. هەموو حربەیەک هەموو دارێکی لەدەست کۆماری ئیسلامی داخستووە و هیچ بیانوێکی نەهێشتوێتەوە بۆ ئەوەی کە دوژمنانی تو کەڵکی لێوەربگرێت. شۆڕشەکە هێندە پاک و خاوێن و بێگەردە لەم بارەوە. لە ئین حاڵە کە مەسئلەی ملی وەکو کورد مەترەحەکە و نایشارێتەوە، مطالباتی خۆی بەیان کردووەکو نەتەوەیە کە زەڵمی لێکی بۆ ستەمی لێکراوە. لە ئین حاڵیجا لایەنی ئینسانی، لایەنی مەسئلەی ژنان کە ئاکۆ بە دروستی زۆری لەسەر تاکید کرد، مەسئلەی ژنانەوە زۆر شتی پێشکەوتنی لە دەرونی خۆیان بوو، ئەمانە خزمەتی کردبەوە. لە شوعارەکانە لەبیرمان تێکە ئەیان بێت ئەیانوتەوە چزانم کورد و تورک برای یەکن، کورد و بەلوچ برای یەکن، کورد و ئازەری برای یەکن، یان ئەخر بە پێچەوانەکەی ئەو مسجانە ناڵم هیچ خەتەرێکیش نییە، بەڵام بە بڕوای من ئەقلیەتی ئەم شۆڕشە ئەقلیەتێکی زۆر مۆدەرنە و ئەمە تازە ناگەرتە بۆ دواوە، تازە پەنا ناباتەوە بە شەڕ و بەو مەترسیانە، مەگەر لە دەرەوەی سنوورەکان کە ئەوەیش تۆ باست کرد. مەترسی هەیە کە بۆ نمونە مەسەڵەن تورکیە تەماحێک پیاکە بۆ مەسەڵەن مەناتقەکە کورد یا کەتی وڵاتان، ئەوەش پیشبینیەکەی ئەستەمە کە تۆ بتوانانی ئێستا و پیشبینی هەموو شتێکی بکەیت. بەڵام من پێم وایە مناسباتی داخلی خۆی و خەڵکی کوردستان و شۆڕشەکان دەتوانێت بەر بەو ئاسیبانەش بگەڕێ و مەترسیانەی کە لە دەرەوەیە کە تەبیعیە. بە بڕوای من مەترسی هەیەک لە دەرەوەی سنوورەکان هەمیشە وجودی هەیە، هەمیشە بینیمانە بۆ مەترسی نەبوو لەلایەنی مەسەبیەکان، تاکە مەسەبێک بۆ نمونە مەسەبیونێک کە لە کوردستانە ئەوەی کەنە ئەم لەگەڵ شۆڕشەکە کەوتن زۆر مەسەبین، هەمومان بنەماڵەکانمان مەسەبی بوون و کەسوکارمانی مەسەبی بوون، بەڵام ئەوەی کە لە دەرەوە تەلاش کرا و لە کۆماری ئیسلامیش چراسەوزی بۆ هەڵکرد بوو کە مەسەبیونێکی تۆنڕەوی بە نێوی سەلەفیگەری کە بێن و برشتە سەر و گوێلاکی خەڵکە لە مەریوان کردیان، لە سنەکردیان، لە شارەکان کردیان، ئەوانە هەمووی بە عەقیدەی من لە دەرەوەی سنوورەکان پێتەزریق کراون بەو جنبشانە و بە خەڵکی ئێمە. بۆیە بەعید نییە و پێم وایە هەتایژە لە دەرەوەی ئێمە مەترسی هەیە بۆ سەر خەڵکی کوردستانە بۆ ئەوەی کە ئەو شۆڕشانە و ئەو دەرفەتانە و ئەو
شتانەیە کە وەکو ئەمتیاز شۆڕشەکە بەدەستی تێرێت ئەو لەباری ببە بەڵام ڕواندنەوەی ئەو مەترسیانە بە عقیدەی من دەبێت هەر کامی و لە تایمی خۆیان بەڕەسی بکەیت چۆن پێشبینیەکەی تۆزە سەختە ئەوەی گرنگە بە بڕۆی من لە قسەکانی پێشویژما بوو ئەوەیە کە ناڵم ئیتر هیچ شتێک جێگای مەترسی نییە بەڵام ئەوەی تا ئێمڕۆ بینیومانە ئەوەی مشاهدەمان کرد لە مانگەکانی ڕابردووە ئەوەمان پێ دەڵێ کە لە دەرونی خۆیان ئەم شۆڕشە مەترسیەکانی ڕەواندووەتەوە هیچ حساسیەتێکی نەهێشتوێتەوە زۆرمان بینی کە ممکنە دواترەکانیش بڕنە سەرەوە بەحسانە ئەگەر مەجال ببێت بینیمان کە فاشیست و بەنێوی چوزانم زۆر تەلاشیان کرد تەجزیە تەڵەب کورد تەجزیە تەڵەب بن زۆر قسەی لابەلا هاتنێەوە بەڕاستی تەسیراتی دانیا لەسەر بەعزە لە مەناطقی ئێرانیش لەسەرەوەی کە شۆڕشە کەسب بکاتەوە بەڵام ئەو جێگایی کە مربوطە بە بەتنی کۆمەلگاکە و بەتنی شۆڕشەکە من پێم وایە متەرەقیبوونی ئەمە پێشکەوتون خوازانەی ئەم شۆڕشە بە عقیدەی من هەموو شتێکی وەلاناوە و دەیشبینین مەیدانی ڕۆژهەڵات مەیدانی خەڵکی ئێران یعنی معترزینی کۆمەلگا لە ناوخۆ بێنەهایەت متەفاوتن لەگەڵ معترزینێک کە لە دەرەوەی سنوورەکان وجودیان هەیە ئەمە سەرمایەکی گەورەیە و پێم وایە زەمانەتی زۆر گەورە بەدەستەوەدا بۆ ئایندەی بۆ تەزمینی دوای کۆماری ئیسلامیش کە ئێمە دەتوانین پێکەوە ژیانێکی زۆر سەمیمیانە کورد و تورک و عەرەب و هەر وڵات هەر لەتەوەیەک و هەر ئاینزایەکە لە کۆماری ئیسلامیە بە هەر عەقیدە و مەرامێکەوە بێت ئێمە بتوانین دەوڵەتێکی مۆدەرن و پێشکەوتوو کە شیا و شایستەی ئەو ملەتە ستەملێکراوەی خەڵکی ئێران و کوردستانیش بێت دروست بکەین من ئاوای ئەبینم پێم وایە مەترسیەکان زۆرن بەڵام مەترسیەکانی دەبێت بە تەقویەت و بە بەهێزکردنی جەماوەر و بەهێزکردنی شۆڕشەکە بیڕەوێنیتەوە. بەڵێ کاگ ئاکۆ دیارە پەیوەندیمان لەگەڵ بەڕێستان پچرا لە قسەکانتدا بینەرێکیش پرسیارێکی کردووە کتێتی ڕایسڵاو ڕێز بۆ میوانانی ئازیستان کاگ ئاکۆ باسی شۆڕشی ژینای کرد و پێشەنگایەتی ژنان هەرچەند لە پرسیارەکانی خۆشمدا هەیە وتوێتی بۆچی ئەو جۆرەی کە پێویستە ژنان لە ڕێبەریدا لە حیزبەکاندا نابینین بۆچی لە ناو هێزە سیاسیەکاندا بەم جۆرەیە کێشە چییە؟ کێشەیەکی لە ڕابردووە بووە و دوای شۆڕشی ژیناش درێژەی هەیە و ئەبێ ئەمە چارەسەر بەڕاست هو نیشان لەوە دات ئەو لایەنە سیاسیە یا ئەو ڕێکخراوە هێشتا بەو شێوەی کە ئەبێ ببێت تەسیری لە شۆڕشی ژینا لە خواستەکانی ناو کۆمەلگا لەو مطالباتەی کە شۆڕشی ژینا هێنایە ئاراوە لە کۆمەلگا وەری نەگرت دەبێت تعارفی لەگەڵی گەمانەوە ڕووڕاست فەڵکەین ئەوەیە نەک بە نسبەت تەنیا مەسەلەی ژنانەوە بە نسبەت گەنجانەوە ئێمە لایەنە سیاسیەکان زۆر باسی مەترسی و باسی ئەوەی کە چۆن هێرشەکەنە سەرمان چەکمانەکەن ئەوانە بەڵام مەترسیدارتر لە هەمووی ئەوانە ئەوەیە کە بەجێ ئەوەی پێشەنگی کۆمەلگاوین بەجێ ئەوەی کە لە کۆمەلگا تەسیر وەربگرین و تەسیر دابنێنە سەر کۆمەلگا لە کۆمەلگا دواکەین دەخواست و ویست و شۆڕشەکانی ناو کۆمەلگاوە دواکەین ئێمە دەبێت بۆ تەسیرەی کە شۆڕشی ژینا لە ئاستی ئێران و کوردستان هەیە ئەو تەسیرەش دابدرێتە سەر هەموو لایەنە سیاسیەکان بەشێکی زۆر ئەگەڕێتەوە بۆ سەر ژنانە بێ بێنە مەیدانە بێ نەقدیان هەبێ لە ناو لایەنە سیاسیەکانە مەترەح بن پێ بخەنە پێش محتەرز بن داخوازیان هەبێ مطالبەیان هەبێت و بێنە پێشەوە نگەران نەبن ئەوەی کە هەموو شتێک هەبێ پیاوەکان بیکەن قەدیبیەکان بیکەن یا ئەوە هەڵەوە بەشێک لە ئەوەیە کە ژنان ئەبێ لە چوارچێوەی لایەنە سیاسیەکانە هەروەکو چۆن ژنانی گەنجان لە ناو کۆمەلگا وێرانە دێنە سەر شەقام و خواست و مطالباتی خۆیان مەترەحەکەن ئەوێ لە چوارچێوەی لایەنە سیاسیەکانیشا بە هەر بۆچوونێک کە هەیەە ئەبێ ئەوە هەنگاو بنێن خۆیان قەوی زاهر بن و بێنە پێش یعنی ئەوە نییە لە ناو لایەنە سیاسیەکانیش پیاوان پێیان ببەخشێت
لەن ئەم بەشە بۆ تۆ ئەم بەشە بۆ تۆ یا تۆ بێ خۆیان توانایەکانیان نیشان بدەن تەلاشکەن سەرتی ئاگایان بچێتە سەر بێنە ناو کاری مدیریەتی و ڕێبەری ئەو لایەنە سیاسیانەوە خۆیان نیشان بەڵام وتم در حاڵ هەتا ئێستاش زۆربەی لایەنە سیاسیەکان ئەبێت لەو بوارەیە بە خۆدابچینەوەیەک یا ئەرزیابیەکی نوێ لە خۆیان بکەنەوە و عەرسە و مەیدان بۆ ژنان و گەنجان بعد ئەگەر هێماکەمان شۆڕشی ژینایە ئەگەر چاو لەوانەکەین ئەبێ ئەو کارە بکەین و حتمەن کۆمەڵە و هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی هەروەکو پێشتر ڕوچەشکێنی ئەو مەیدانە بووە ئاگادارن ئێستاش لە سەروبەندی سیویەکی کوردات ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەی ئاگادارن یەکێک لەو دەساوەردانەی پێشمەرگای کۆمەڵە هێنانە مەیدانی ژنان بوو ئەو سنەتەی شکاند و بە ژنی کرد بە فەرماندا ژنی کرد بە ڕێبەر ژنی هێنا مەیدانی جەنگ و نیشانیدا کە ژنان لە عەرسەهای جۆراوجۆری کۆمەڵایەتی و مبارزەی سیاسی و نظامیە کەمتر نین لە پیاوەکان و بگرە لە زۆر بواریشە چالاکتر و هەڵسوڕاوتریش بوو و لەمە بەدواش دەبێت ئەگەر فترەیەک کەمکاری کراوە ئەگەر فترەیەک وانە بۆ لە پێی پێویست نەبووە بە بڕوای من بۆ لەمە بدووە بێ هەموو لایەنە سیاسیەکان وەیسە کە من پێشمەرگەی کۆمەڵم و ئەندامی کۆمەڵم دەبێت تشکیلاتی ئێمەش لەو بوارەیە بە خۆداچوونەوەی بکات و زیاتر عەرسە بدات بە ژنان کە بێنە ئاستی ڕابەری و ئاستی مدیریەتی تشکیلاتەکان و زیاتر نەخش بنوێن بەوەیە کە وتم ئەگەر ڕۆڵەی ئەم زمانی خۆمان دەبین کە هەروەکو کۆمەڵە هەمیشە بووە لە ڕابردووە ڕۆڵەی زمانی ڕۆڵەیەکی لە پێناسەکانیەتی لە دوای شۆڕشی ژینە ئەگەر خۆمان لەگەڵ ئەم زمانەی ئێستایە نەگونجێنین دڵنیا بە ژنان و خەڵکان چیتر اعتمادمان پێ ناکەن و ئەمە زەرەر زیانێکی گەورەتر لەوەی کە دشمن پێمان بگەێنێ بە خۆمان وتم ڕاست و سادە بوون ئەبێ بە خۆماندا بچینەوە و عەرسە زیاتر بدەین بە هاوڕێیانی ژن نەک فەقەت لە ئاستی عەلەنی و بەشی مبارزەی عەلەنی بەدەسبەت ناخۆش مبارزاتی جەماوەری لە ناخۆش بە زیاتر تاکید بکەین ڕەهنموودی زیاترمان هەبێت کار و فعالیەتمان و ڕەهنموودەکانمان بەنسبەت جوڵانەوەی ڕزگاری خوازی ژنان زیاتر بێت هەم لە باری تەبلیغی و میدیاییمانەوە هەم کار لە ناوخۆ متمەینەنەوەش تاسیر دانێتە سەر بەشی عەلەنی و مبارزاتەکان. بەڵێ کاک ڕەفیق دیارە لە قسەکانی هەردوو بەڕێستاندا هەبوو کە بە تایبەت دایکانی گیانبەختکردووی شۆڕشی ژینە دیارە هەموو ڕۆژانی جومعە سەردانی یەکتر دەکەن هەم لە شارەکان و لەوێ ڕێز دەگرن لە گیانبەختکردوان و پەیمانی خۆیان نوێ دەکەنەوە. دیارە ئەمە زۆر بەرچاوە تا ئێستا کوردستان و بەلوچستان بوونەتە دوو کۆڵەکەی شۆڕشی نوێی ژینە. دیارە لە شارەکانی دیکەش بە شێوەی جۆراوجۆر ئەم شۆڕشە تا ئێستا هەر بەردەوام بوو بەڵام ئەوەی کە بەرچاو بێ کوردستان و بەلوچستان بووە. پرسیارەکەم ئەوەیە بۆ وا تەنیا کەوتن کوردستان و بەلوچستان بەو جۆرەی کە پێویست بێ بۆ باقی شارەکانی دیکە نهاتنە ناو خەماتەوە. ئەگەر بمەوێت ئاوا جواب بدەم من پێم وایە لەو شوێنە کە زەڵم زۆرتر بێت و ستەمەکە زۆرتر بێت دەرەجەی بەرەنگاریەکەی زۆرترێکە مەناتقێک وەکو کوردستان و بەلوچستان و سیستان و بەلوچستان و مەناتقانە ستەمەکەیان فەقط بێژگە لە ستەمێکی فەرهەنگی و اقتصادی و ستەمێکی ملی و مەسەویژیان بەسەرا هەیە. مثلا لە بەلوچستان و سیستان و زاهێدان و ئەو مەناتقانە جۆرێکە لە کوردستانیش ئیتر پێ ئاشناین دەزانی کە متەفاوەتە بۆیە و هەردوو لایش بە تایبەتی بۆ کوردستان بەگراوەندی هەیە کە ئیتر بۆ خۆمان دەزانین کە مێژووی خەباتی بێجگە لە خەباتی پێشمەرگانە و خەباتی مسلحانە و بەرحاڵ هێزی سەختی کورد لە ڕۆژهەڵات بەڵام خەبات و تێکۆشانی مەدەنی
جەماوەری ڕێخستن لە کوردستان سابقەیەکی دیرینەی هەیە و لە ئێن حاڵیژە دەزانین کە مەسەڵەی سەر لە پرسیارەکەی توێژە باسی دایکان بوو. دایکان هەمیشە لە شۆڕشان نەخشیان بووە، تازەگی نییە کە تۆ بڵی مەسەڵەن پەدیدەیەکی تازەیە لە کوردستان. لە جونبشی کوردستانە لە بزۆتەوەی شۆڕژگەڕانەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتە ژن لەلایەک، بەڵام دایک وەکو جایێتە دایکی شەهیدە یا دایکی پێشمەرگەیە، دایکی خەباتکارە، ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە لە شۆڕشەکە. زۆرێک ممکنە ئێمە نەستەی تازەتر بین، بەڵام بە بیرەوەری ئەوانیان بۆ گێڕابکەینەوە. زۆر نماتەن ئەسەن بە نێو مەشهورن، بەسەن کە دەڵێن دایکە سنەی لە نێو ئەدەبیاتی سنە و دەوروبەرە ناسراوە. دایکان سەدان و بگرە هەزاران دایک کە خزمەتیان بە شۆڕشەکە کرد بوون بە پەیکی شۆڕش، نامەیان دەشاردەوە و هەزینەیەکی زۆریاندا. بۆیە شۆڕشی دایکانە لە کوردستان شۆڕشێکی تازە نییە، کە دەبڵی پەتیدەیەکی تازەیە. بەڵام جەدیدەن بە تایبەتی لە 1-2 ساڵی ڕابردوو دەزانین کە لەسەر تاسێری ئێرانیش دایکانی دادخواه پەیدا بوون کە زۆریش مۆسبەتن و زۆری ڕۆڵی کلیدیان بووە لە بەرحال لەسەر شۆڕشەکە لەسەر تاسەری ئێرانە. ئەمە لە کوردستانە جێکەوتووە کە دەبینین بە تایبەتی لە شۆڕشی ژینەژە ئەوەی بەگراوەندێکی هەبوو پێشتر لە خەباتکاران و بەرحال دایکانی شۆڕش و دایکانی ئینقلاب و ئەوانە. ئەم شۆڕش لە شۆڕشی ژینا دوای پاشەوەی کە کەس بووە شۆڕشەکە، ئێستا ئەمان خەریکی جۆڵاندنەوە و خەریکی بوژاندنەوەی جا بە یادی ڕۆڵەکانیان سەردانی یەکتری دەکرد کە باستان کرد و سەردانی یەکتری نەکەن، سەردانی شارەکانەکەن. ئەمە جۆرێک ئیدامەدانی ڕێبازی منداڵەکانیانیژە، جۆرێک ئیدامەدانی ئەو ڕێبازەیە کە ئازیزانیان بووی گیانی بەخت کردووە. لە بەلوچستانیش کە دەزانین سیستمی بەرحاڵ ئەگەر چی مەزهەب لەوێ زۆر زاڵ بوو و هەر جمعەیەکیش بە ئەوەش ئاماژە پێ بدەین، هەر جمعەیەکیش شتی تازەتر و نوێئاوەری تازەتر لە ئەدەبیات و لە مخاتبی لە خەتابی بە تایبەتی مەرجعەکانیانەوە نیشان لەوادا کە یەواش تا هاتووە وێڕای ئەوەی کە سازماندەیەکی قوی لە پشتە، لە ئین حاڵەژە خەریکی یەواش متەرەقیتر و لایەنی مەزهەبیەکەی کەمتر و خواست و مطالباتێکی پێشکەوتوانەیەکی پێزیادەکە کە بە بڕوای من ئەمە زۆر گرینگە و زۆر مهمە بە تایبەتی لەم سەردەمە بۆ ئەو مەناتخانەیە کە مەزهەبەکە زۆر زاڵتر بوو بەسەریانە. بەڵام لە کوردستانیژە کوردستان ژینگەیەکی سیاسیە، سابقەی مبارزاتی و ڕێکخراوەیە، ئەحزابی متعددی تایە و ڕێکخراوهای مەدەنی یەکجار زۆری تایە. هاوڕیان بۆ خۆمان دەزانین کە ئەنجومەنهای ئەدەبی، ڕێکخراوها و ژینگە پارێزی NGO-ەکان و سەدان و هەزاران کۆڕ و گروپی چکۆلە و گەورە لە ڕۆژهەڵاتە ساڵهای ساڵە لەم مەیدانە خەریکن خەباتەکەن. ئەوانە ئەمڕۆ پێگەیشتون، ئەوانە ئەمڕۆ باقیدەی من دەستیان داوە بە دەستێکەوە کە ئەو شۆڕشە ڕابگرن. بەڵام با یەک شتیش لە پرانتزێکە باس بکەین، ئەو جۆرەیە کە بۆ سەرتاسەری ئەگەڕێتەوە ئەوان ئەو زەعفە گەورەیان هەیە. ئەو وان نییە کە بەسەڵەن خەباتکاریان نەبێت، ئەو وان نییە کە بڵێ لەسەر تاسەری فەقەت لە کوردستان و بەلوچستان خەباتکار هەیە یا خەبات بەردەوامە. ناخێر، زۆر جار ئەوەش وەکو سەرکۆنەیەک پیان وتراوە. من بۆ خۆم تەرەفداری حقیقەتەن تەرەفداری ئەوە نەبووم کە کورد سەرکۆنەی ئەوان بکە، بڵێن ئێرانیەکان هیچ نین، ئەوانمان بیستوەتەوە. ئەوان ئەو تایبەتمەندیە کە لە کوردستان و لە مەناتقێتەرا هەیە، ئەو تایبەتمەندیە لە تارانان نییە، مەسەڵەن بۆ نمونە لە شارە گەورەکانان نییە، بەڵام خەباتکارانیان یەکجار زۆرە. ئێوە دەیبینن کە کچەکانیان سپیدێ قولیان و دەیان کچی ئاوا لە زیندانەکانە خەریکن مقاومەتەکەن، نامەی زۆر ئاشکرا. ئەمڕۆ دەیگرن، ئەمڕۆ ئازادیەکەن، هێشتا سواری سیارەکە نەبوو بڕواتەوە بۆ ماڵەکەی خۆی، جنێوەدا بە ڕەهبەری کۆماری ئیسلامی و دەیخەنەوە زیندان. من پێم وایە ئازادی خوازانی ئێرانی پڕپڕە، خەڵکی پێشکەوتن خواز و مبارز یەکجار زۆرە لەسەر تاسەری ئێران و لە شارە گەورەکان پڕپڕن لەوانە بە کچوو بە کوڕەوە. بەڵام ئەوە حقیقەتێکە کە بە ئەندازەی کوردستان و بە ئەندازەی ئەو مەناتخانەیە کە سیستان و بەلوچستان ڕێکخراون نییە، ئەوان ڕێکخراویان نییە. ئەمە زەعفێکی گەورەیە بە ئەوانەوە دیارە و ئەمتیازێکی زۆر گەورەی مێژوویە کە خۆشبەختانە ئێمڕۆژ کەڵکی لێوەرەگرین. بەشێکی بەرهەمی زیند و ڕاگررتنی شۆڕشەکەمان ئەمڕۆ لەم ڕۆژانە ئەوەیە کە کوردستان ئەو زەرفەتەی هەیە. خۆشبەختانە دایکان
دایکان و خۆشکان و برایان پێشووتر وان نەبوو عەزیزان بۆ خۆتان ئەزانن پێشووتر وان نەبوو سەرکۆ ناکرا زۆر خانەوەدە کە ئێستا کاک ئاکۆ بە لوتفەوە باسی دایکدایە شەریفەی کرد ئێمە لە ڕۆژەکانی ئەوڵەوە پێم خۆشەوەی لەو بەرنامە ئەگەر ئیجازە بدەن ئەو تیکەش هەر باس بکەم ڕۆژانی ئەوڵ کە ڕامینی حسێن پەنایی برامان کە ئەعدام کرابوو زۆر خەڵک پیان دەوتی کاکە واز لە دایکتان بێت دایکتان پیرەژنێکە تەمەنێکی ڕۆشتووە با بڕۆ لە ماڵەوە دانیشێت ئەمەیەکە ئەم کولتورە کولتورێکی غەڵەتە لە کووردا قوڕپێوان و کولتوری لە کونج دانیشتن لە ماڵ دانیشتن زۆر زۆر هەڵەیە دایکان و باوکان و بنەماڵەی گیان بەخت کردووان نابێ بڕۆن پاش لە دەستانی ئازیزادیان بڕۆن لە ماڵەوە دابنیشن و ڕەش پۆشن و تەعزیە بگرن و بڕۆن لە ماڵەوە دابنیشن بە پێچەوانەکەی ئەوان دەبێت ببن بە درێژەدەری ڕێبازی منداڵەکانیان و حەق ببن بەو وەکێلە ببن بەو مەحامیەی کە کون و کەلەبەری قانونی دنیا ئەگەڕن بۆ ئەوەی کە مافی مناڵەکانیانە مافی بە ناحەق ڕژاوی خوێنی کوڕەکانیان وەربگرنەوە ئەم کولتورە لە کوردستانە جێکەوتو خۆشبەختانە خەریکە لەسەر تاسەری کوردستان پەرە ئەسێنێت و دەبێت بە شتێکی گەورە کە هیوادارم ئەوەش پێویستە بۆترێت من پێم وایە ئەوانە خۆجۆشن یەکێک لە خستەتە هەرە بەرجەستەی مانەوەی ئەوانە ئەوەیە کە نابێت دەستێوەردانی حزبی ئەوانەی تیابێ ئەوانە خەباتی مەدەنیەکەن و ئەوانە لە ژینگەیەکی مەدەنیە خەباتەکەی خۆیان ئەبەنە بەرەوە هەرچەند کۆماری ئیسلامی تەحمڵی ناکە بینیمان ئەو ڕۆژەی کە ڕۆشتن بۆ سنە بۆ سەقز و بۆکان گرتیانی بەڵام بە هەر حاڵ ئەم ڕەوشێکی زۆر زۆر مهمە و من پێم وایە خزمەتێکی گەورەشی کردووە ڕۆحیەی داوە ورە و تینی بەخشی و بە خەڵکی تر چاولێگەریکی دروست بووە دایکێکە بینێت دەزانێت کە تێدە وێنەی بڵاوەکەنەوە عکسی بڵاوەکەنەوە فیلمی بڵاوەکەنەوە تەشویقیەکەن ئەوە تەشویقێکیشە بۆ دایکی تر بۆ شەهیدێکی تر بۆ خانەوادەیەکی تر کە هەزار بنەماڵەی شەهید و گیان بەخەتکردوون لە ڕۆژهەڵات وجودی هەیە کە من پێم وایە خانەوادەکانیان دایکیان خۆشکیان برایان کەسوکاریان دەبێت ڕۆڵی گەورەیان ببێت لە ئەم ڕۆژانەی خەباتی مەدەنی لە ڕۆژهەڵاتە. بەڵێ بەڕێزان کاک ئاکۆ و کاک ڕەفیق من 10 دقە کاتی ئیزافە وەرگرتووە ئەگەر هاوڕێیانی و تاقفەرمان بتوانن 5 دقەی دیکەی پێ ئیزافە بکەن من ئاگادار بکەن چون 2 پرسیار ماوە کە بتوانین پرسیارەکان تاوا بکەین کاک ئاکۆ بابێمەوە لای بەڕێستان شەبەکەی جاسووسی و تێرۆری ڕژیم پەرەی سندووە خۆتان ئاگادارن دیارە خۆشتان لەم بەشەدا کار دەکەن دەستگای جاسووسی و تێرۆری حکوومەت چۆن کار دەکات؟ دیارە لەم دەورەیە هەموو دامودەستگاکانی سەرکوتی کۆماری ئیسلامی کەوتۆتە کار چ لە ناوخۆی کوردستان چ لە دەرەوەی کوردستان بەنسبەت لایەنە سیاسیەکان و هێزە سیاسیەکان لە ناوخۆی کوردستان و لە ناوخۆی ئێران بە تایبەت بەشی سایبری و تەجەسوسی کۆماری ئیسلامی لەم ماوەی ئاخرەدا بە شدت کەوتۆتە کار و ئیسفادا ئەکات لە هەموو ئەبزارەکانێک بۆ ئەوەی کە بتوانێت زاڵ بێت و کنترۆڵی هەبێت بەسەر پەیوەندیەکانی خەڵکانی ناوخۆی وڵات بە تایبەتی ئەوانەی کە سەوابقیان هەیە ئەوانەی کە بە شێوەیە گەڵانن جوودی مەحتەرەزینن هەڵسوڕاوانی بزنەوە کۆمەڵایەتین هەڵسوڕاوانی بزنەوەی کرێکاری و ژنان و باقی جوڵانەوە کۆمەڵایەتەکانی ترن و ڕەسەدی اطلاعات و پەیوەندیەکانی ئەوان لەناو خۆی وڵاتەکە زۆر لە بوارەکانەوە ئیسفادە لەوەکەن هەر ئالەم ماوەیە هەواڵێک بۆ بڵاو بووە کە گوایە سامانەیەک هەیە بە ناوی سامانەی سیام یەکتا کە ئەم سامانە بەناو لە خزمەت خەڵکانێکایە کە ئەچن بۆ نمونە بۆ لای دکتۆریا بێداشت کولی عەوارضهای نەخۆشی و زیاتر سامانەیەکە سەر بە وەزارەتی بێداشت مەسەڵەن تۆچی بۆ لای دکتۆرێک چاو لە دەشتەی تۆ کە ئازانێت چه حەساسیەتایەکە دێ بە چه نەخۆشیایەک بۆ دکتۆرە معلوماتێک کامە لە هەموو دنیا هەیە ئەمە بەڵام متاسفانە وەزارەتی اطلاعات لەم سامانەی ئیسفادەی کە بتوانێت مەسەڵەن ئەگەر منێک یا کەسێک لە ناو کۆمەلگایە لە چ شوێنێک لە چ مەکانێک حضورم بۆ حتا ئەگەر سیمکارتیش لە ناو مۆبایلەکەیان دەبێت
لە تەکنۆلۆژی و لە هەموو بەحساب ئەو شتانەی کە بەناوی خزمەتگوزاریەوە خستوێتە اختیار خەڵکەوە کە بۆ لە هەموو دنیا ئەمە هەیە و ئەمە بە شێوەیە کاراسانیە و لە خزمەت خەڵکایە ئیسفادە ئەکات بۆی کە وتم پەیوەندیەکانی خەڵک کۆنتڕۆڵ کات ئەو کەسانی کە لەگەڵ دەرەوە و لەگەڵ لایەنە سیاسیەکان پەیوەندیان هەیە معلومات و ئەخباری ناوخۆیان بۆ نێرن و لەگەڵ دەرەوەی خۆیان لەگەڵ ئۆپۆزیسیۆنە لە تەماسان بە حسابی خۆی ڕەسەدیان کاو و فەزایەک لە خەفەقانی دروست کردووە کە بە شێوەی خەڵک نەگەرانە خەڵک بەترسەوە بتوانێت تەنانەت لەگەڵ بنەماڵەکانی خۆشیان لەگەڵ ئازیزانی خۆشیان لە دەروی وڵات کە پەیوەندیان بەنسبەت لایەنە سیاسیەکانی شەوار وەکو جاران چۆن دێت تۆپ بارانی مەردەکانەکە چۆن دێت درۆن باران یا پاڤات بارانی مەقەڕاتی لایەنە سیاسیانەکات لە مێژی شەو کارە کاوێت شکەماکانە و کارەی پەرست پێداوە یعنی بە شێوەیە لە شێوەکان ئەوەی پەرە پێداوە نفوزی و کەسانی سەر بەخۆی ئەنێرێتە ناو لایەنە سیاسیەکان بۆ خراپکاری و بە شێوەیەک کاری تەجەسوس و دروستکردنی مەشغەڵە لە ناوان لایەنە سیاسیەکانە هێشتا بەشێک لە کارەکانیەتی و ئەگەر ئیمکانیشی بۆ بڕەخسێ هەروەک ڕابردوو لە ترۆر و لە ڕفاندنی هەڵسوڕاوانی سیاسی بەتایبەت لە دەرەوەی سنوورەکان و بەتایبەتی تر لە هەرێمی کوردستان دەست ناپارێت تیمهای جۆراوجۆری لە ناوخۆ دروست کردووە ئەمە شتێک نییە تایبەت بە ئێستای ئەگەر لە ڕابردووە چاو لێ بکەن لە بۆمبگوزاری و لە ترۆرەوانە لە ویەن و مێکۆنۆز و بۆینەس ئایرس و فلستین و لوبنان و لە هەموو وڵاتانی دنیا کۆماری ئیسلامی بە شوێن و بە دوواداچوونی کردوە بە شوێن لایەنانی خۆیان و تا ئەو جێگەیە بۆی ئیمکان بووە تا ئەو جێگەیە فرسەتی بۆ ڕەخساوە تا ئەو جێگە توانیوێتی لە حەزبی ئەوان دەستی نەپاراستووە و ئەم دەورە و بەتایبەتی دوای شۆڕەشی ژینە ئەمە یەکێک لە کارە هەرە گرنگەکانیەتی لە دنیای مەجازی خۆمان دەزانین ئەرتەشێکی دروست کردوە بە ناوی ئەرتەشی سایبەری و لەو بوارەیە بە شدەت خەریکی کۆنتڕۆڵکردنی خەڵکە لە ناوخۆ و بە شدەت تاقیبی مخالفینی خۆیەکە لە دەرەوەی وڵات ئێستا لە ئاسی دنیاە نەتەنیا لە کوردستان یا لە باشووری کوردستان ئەوەش بەشێک لە سیاسەتێتی ئێمە بەتایبەت لایەنە سیاسیەکان لەم دەورانەی ئاخرە لەو بوارەوە هاوهاهنگی و هاوکاری نزیکمانەیە و زۆرێک لە پلانەکانی کۆماری ئیسلامی لەو بوارەیە پوچەڵ بۆتەوە زۆر یەک لە کەسانێک کە نێردراون بۆ ناو لایەنە سیاسیەکان وەک پێشتر لە کلێنێک کە لە نێوان لایەنە سیاسیەکان بوو خەڵکیان وەرەگرت و دەیانتوانی مانۆڕ بدەن بەر بە زۆرێک لەو مانۆڕانە گیراوە بەر بە زۆرێک لەو خراپکاریانەی کە ئەوانیان کرد گیراوە و مۆرەکانی سەر بە ئەوان زۆر بە شێوەیەکی محکەمتر لە مقابل دیوارێکی ئەمنیەتی لایەنە سیاسیەکان ڕوبەڕوە بن وە سەرێت شناساییە در حاڵ ئەوە بوو کە بەنسبەت ترۆر وانە باسم کرد هەر وەک ڕابردووە کەمتر نەبووە و دوای شۆڕشی ژیناش گەشەی سەر بووە کەما بێ هاوڕێ ئەمیر خەتەکەی پشراوە کاگرفێت ئێمە توانی خۆمان درێژەی پێ بدەین ڕای جەناب چێژ معلوماتێک لەو بارە هەیە وەڵا کاک پێم وایە بەڵێ قەت بوو کاکەمیر من شتی تازم لا نییە دیارە ئێوە بۆ خۆتان لە مەیدانەکەن زۆرتر لێ ئەزانن بەرەزان ئاکۆ کاگرفیق دەنگی منتان هەیە بەڵێ بەڵێ داوای لێبوردن دەکەم لێرە درێژەیەم بابەتە بدەم بە کاگرفیق لە هەرحاڵ نازانم تا چەندێک گوێرە دەنگمان بوو من بە وردی باسم کرد و باتواری نەکەمەوە دەنگتان بەلای من نەبوو کاگ ئاکۆ من داوای لێبوردن دەکەم لێرە کێشەیەکی تەکنیکی پێشات بەڵام بەداخەوە کاتەکەمان زۆر کەمە من یەک پرسیارم هەیە لە هەردوو بەڕێستان ئەگەر دەکرێت بە کورتی وەڵامی دەنەوە پرسیاری آخر بێت کاگرفیق داهاتووی نزیکی ئێران و کوردستان چۆنە بینن
ئەرز بێت کۆماری ئیسلامی و کێشانەی کە ڕوبەڕووین بۆی حەل نابێت ئەوەی ئێستا بەشون فرسەتە ئاگەڕێت ئەوەی کە لە سەرەتای بەرنامەکەشە باسمان کرد کۆماری ئیسلامی خەریکە لە منتەقەکە هێوەریک دروست بکات و لەگەڵ ئەمریکای سیگناڵایەکی پێ بدا بۆ ئەوەی کە شلی بکاتەوە هەرچەند امتیازێکی یەکجار زۆری داوە بۆی بەعزێ پولی دەست بکەوێت و لەلایەکەوە فرسەتێکی دەستکەوێت بۆ ئەوەی کە بارودۆخی نێوخۆیی خۆی چارەسەر بکات چۆن بەرەو هەڵبژاردن ئەڕوات و وەزعی اقتصادەکەی شپرزە ئەو شۆڕشەی ژیناژی بەسەر هاتووە بۆیە هەموو هەوڵی کۆماری ئیسلامی ئەوەیە کە ئەم شۆڕشە سەرکوتکە بە تەواو معنا و خۆی تۆزێ بگرێتەوە دنیای دەرەوەش فعلەن بێدەنگ کا بەنسبەت خۆی ئەوە کۆماری ئیسلامی بەڵام ئەو جێگایەکە بە خەڵک مربوطە و بە شۆڕشەکە مربوطە بە بڕوای منە و شۆڕشە سەر هەڵەداتەوە دیارە پێ ئەچێت باسمان کرد پێم وایە لە قسەکانی ژیا هەبوو کوردستان ئاگاهانە ئەم مەسیرە انتخاب کردووە ئەم تۆزە بێدەنگیە لەلایەن کوردستانیە و چۆن کوردستان هەزینەیەکی یەکجار زۆری متحمل بوو لە شۆڕشی ژینە و شارە گەورەکان نهاتنە پێشی چ بە لە حازی اقتصادیە و لە مانگرتنەکانە و چ بە لە حازی گیانیەوە کە گیان خەڵکی زۆر گیانیە بەخت کرد بۆیە کوردستان پێویستی بەوەی کە جارێکی تێخۆی ڕێ بخاتەوە ئەوەی گرنگە بە بڕوای من ئەوەی گرنگە بە بڕوای من خەڵکی ئێران بەگشتی لە کۆماری ئیسلامی عبوریان کردووە ینی دەروون و ناخی تاکی کۆمەڵگەی ئێرانی لە کۆماری ئیسلامی و لەم سیستم و لەم نیزامە عبوری کردووە مادامێک کە ئەوەش کێشانەشی بۆ حل نەکردێت حل نەبێتەوە بە دڵنیاییەوە دێگیازوو ئەمە ڕۆبەڕۆ بێتەوە بەڵام ئەوەی گرنگام پەوزەیە تێکەوتووە فرسەتێکی گەورەیە کە لە قسەکانی پێشووی هەمووانی ژابوو ئەوەیە کە حزب بە کوردستان مربوطە یەکیان لەناو خۆی ڕۆژهەڵات بە تەواو معنا ڕێخستنێکی جدی و خۆ ئامادەکاریکی گەورە بێ بۆ ئەگەری هەڵسانەوەی شۆڕش دووهەمیان ئەو بە حزبەکان مربوطە حزبەکانیش بە شێوەیەکی یەکگرت و بە خۆ تیارکردن لەلایەکەوە بۆ یەکەم قۆناغە تێپەڕێنن لەلایەکیژەوە خۆیان ئامادەکەن بۆ سەردەمێکی تازە ممکنە مەترسی گەورەش ببێ کە بە دڵنیاییەوە ئینکاری ناکرێت ئێستا شەواهدەکەی نیشانی داوە کە کۆماری ئیسلامی بە تانک و تۆپ و موشکەوە ڕوبەڕۆمان بووە بەڵام ئەوانە کاتی ئەوەی گرنگە بە بڕوای من دەرفەتەکانن کە دێر ناخایەنێت کە ئەو دەرفەتانەمانش بۆ دێتەوە پێم وایە دەبێ خۆمانی بۆ ئامادەکەین هیوادارم خەڵکی کوردستان و بە تایبەتی حەزبەکان لەم ماوەیە کە پەوزەیە تێکەوتووە ئەم ئەرکە کەوتووەتە سەرشانیان کە بە شێوەیەکی یەکگرتووی کیانی دروست بکەن چەترێ دروستکەن زەرفێک دروستکەن ناوەکەی هەرچی بێت بۆی بتوانین لەم قۆناغی دەرباز ببین. بەڵێ کاگ ئاکۆ بەداخەوە کاتمان زۆر کەمە سەرە ڕای مەترسیانی کە کاگ ڕفیق ئاماژەی پێدا شانسە گەورەکانی خەڵکی کوردستان یا ئەو هەلانە ئێوە داهاتووی ئێران و کوردستان چۆنە بینن بەڵام کاتمان زۆر کەمە ئەگەر دەکرێت بە کورتی من هەر بە کورتی بڵم کۆماری ئیسلامی تەکلیفی معلومە ئەوە تا خەریکی سازشە لەگەڵ دەرەوە و خەریکی مەشغوڵی سەرکوت و خەفەقانە لەناوە تا جێگەی بە جەماوەری خەڵک مربوطە هەر لە حسابی کرێکارانی نەوتەوە بگرە هەتا خانەنشینان و دایکانی خۆڕاگر و ژنان و لاوانی تینوی ئازادی و بە شێوە های جۆرا و جۆر خەبات بەردەوامە بە بڕوای من شۆڕشی ژینە کەس بووە نەخ نەمردووە نەخەوتووە و ئەگەری دووبارە سەر هەڵدانەوەی هەیە تاو جێگایش بەلایەنە سیاسیەکان نەگەڕێتەوە هەروەک ڕەفیق وتی ئەبێت لە هەموو دەرفەتەکان سەرەڕای هەموو مەترسیە کە هەبێت سەرەڕای هەموو ماوانە کە هەیە و لە ڕابردوو شابووە ئەبێت لە دەرفەتەکان کەڵک وەرگرین بە بڕوای من ئاسۆ ڕوونە ئاسۆ ڕۆشنە و جارێکی تر شۆڕشتش بە کۆماری ئیسلامی سەر هەڵداتەوە و هیوادارم ئەم کاتە ئەم دەرفەتە کە ئەڕەقسێ یەکلای کەرەوە بێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان کاگ ڕفیق حسین پەنایی هەڵسوراوی سیاسی و بەڕێز کاگ ئاکۆ ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە لە بەرنامەی ڕاستەوخۆیان ڕۆماندا بەشدار بوون. سپاس بۆ ئێوە بۆ کۆمەڵە تیڤی و هاوڕێیان. زۆر سپاس بۆ ئێوەش و خۆشحاڵ بووم بە لەگەڵ کاگ ڕفیقا لەم بەرنامە شانازیە. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان سپاس بۆێوەش. بەڵێ بینەرانی ئازیز سپاس بۆێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرێت. سپاس بۆ بینەرە ئازیزانی کە لە تەریق پەیامەوە
بەشداری ئەم قسە و باسە بوون تا بەرنامەیەکی تری ڕاستەوخۆی خۆمان هەر شاد و سلامەت بن و سەرزەندە بن. یەکی زوو هەتاوێکی ڕوون و بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 ئەسمان گەشت بوو هاورێکی ڕەش هات دوژمن گەبار و یاسۆیدا و پارتیجان و مرتامی ڤیا و بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 پارتیجان و مرتامی ڤیا che mi sento di morire. وسويستي من من شهيد بوم وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 لسر ترميمن نكيتو شيوان لشويني دارم بمنيجان وشويني من بليني بيبدا وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 روجي سركاوتن ورا سرقورن مجدي azadîm bû bêhna mujde azadîm bû bêhna. Av yerdeki sinek kahraman şinek bayaza beni raboman av yerdeki sinek kahraman şinek bayazat beni raboman bişkene dirigay bizim